2841 دەرەجەی وەزیفیە بەپێی بڕیارێکی وزاری ئەمانە دەرەجاتی تعویزی نعنی مڵکی دەربەی کەرکووکە ئێستا تەعمیم کراوە و بە تەریقەی ئینتەرنێت واتە ئەلکترۆنی لە دوێنێەوە دەستی پێکردووە هەموو ئیخساسەکانە بە تایبەت مامۆستای سەرەتایی ناوەندی ناوەندی کاتب حرفی خەدەمی بەپێی ضەوابط و تعلیماتی وزاریە کە وەزارەت تەعمیمی کردووە بۆ هەموو ئەو مدیریاتانەی کە دامەزراندن تایە ضمنی ئەوەی کە تەربیەی کەرکووک ئەمە بۆ شەواغیرە کە ئێمە پێشتر بەرزمان کردوەوە بۆ وەزارەتی پەروەردەی عێراق لە ئەغزیە و نەواحی و کە زۆر شاغلمان هەیە لە دوێنێەوە دەستی پێکردووە تاکو ئێستا ژمارەیەکی ئێزگار زۆر تەقدیمیان کردووە نزنەیەشی علیا هەیە کە لە مدیر عام پێک هاتووە لەگەڵ دوو عضوی تر لزنانی فەرعیشی بۆ تەشکیل بووە هێشتا جارێ ئێمە ڕۆژی یەکەمە پێش ئەوەی کە دەست کرێ بەم تەعیناتە و تەقدیمات ئەم قسانە بڵاو بۆتەوە ئێمە ئەو مدیری عامیش حاتی داوە هەچ کەسێک ئەو حاڵەتە لە سەریا ئیسپات بێ ئەوە بەڕووی دام و دەستگا ئەمنیەکان ئەکرێتەوە.